سڵاوی خۆی گەورەتان لێبێ خۆشەویستان سپاس بۆ خۆی گەورە کە دەرفەت و کاتی پێداین لە خزمەت ئێوەدا و لە شەوانی سی گەوهرەوە ئەم پرۆگرامەتان پێشکەش بکەین ئومێدی ئەوەی کە ئەمڕۆ کە دەستپێکی بەهارە و سەری ساڵی نوێی کوردیە بەهارێکی خۆشتان هەبێ و بتوانن هەم ڕەمەزان و هەم بەهارەکە بەخۆشی تێپەڕین ئەتوانین بڵین ئەم ساڵ دوو بەهارمان هەیە بۆ پێی کە مانگی پیرۆزی ڕەمەزانیش کەوتۆتە ئێراوە و ئومێد دەکەم کاتەکانتان بە خواپەرسی و بەپەرستش و عیبادەت بەڕێ بکەن و کەشێکی باشتان هەبێ و بینەری بڕکە بابەتەکانی ئێمە بن ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون کە دڵنیام جێسوود و ڕەزامەندیەوە بێ هیوادارین لەگەڵماندا بمێننەوە سڵاو لێ بێ کاکۆ خۆشەویستانم سڵاوی خۆی گەورەتان ئاراستە ئەکەین هیوادارم هەموو کاتێکتان پڕ بێت لە خۆشی و بەختەوەری خۆی گەورە تاعەت و عیبادەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە ئێمە و لە ئێوە و لە تەواوی مسلمان لە هەر جەیەکەیە کوردستان بە تایبەتی قبوڵکە نەورۆز و بەهار و ساڵی کوردیش بێتەمایی خۆشی و بێتەمایی بەختەوەری بۆ هەموو لایەک خۆی گەورە بەختەوەری و ئاسوودەیی بگەێنێتە نێو ماڵی دڵمان بگەێنێتە نێو سفرەوخوانی هەموو لایەک بەڵێ دەستخۆش بێخوا پێش ئەوەی بچمە لای میوانەکان بێ ئاماژە بە سپۆنسەرەکانم بم کە لەچکی MK لە جادەی کاک ئەحمەدی شێخە لە بازاری بەختیاری یەکەم دوکانی لەچک و هەروەها باخان حیجاب کە تەلاری ئاوباریکە لە نهۆمی دۆم دوکانی ژمارە 1920 ئەتوانن سەردانیان بکەن و سودمان بلیان وەرەزان دەزانین کە دەرفەتی ڕەمەزان کاتێکی زۆر زێڕینە بۆ خواپەرسی و عیبادەت و پەرستشەکان بە تایبەتیش پێوترێ مانگی قورئان و ڕەنگە ئێمە زۆربەمان بەهۆی سەرقاڵی ژیانەوە نەتوانین یان نەپرژینە سەر عیبادەتەکانمان لە کاتێکا کەسانێک سپاس بۆ خۆی گەورە ئێستا کاتەکانیان تەرخان کردووە بۆ خۆیان و بۆ کەسانی تریش تا فێری کەسانی تر فێری قورئانی پیرۆز بکەن و بتوانن باشتر بخوێننەوە لە خزمەت پەروەردەی نەتەوەکەیان نابن کە ئەم یەکێکیش لەو دەستگایانەی کە ساڵانێک کە خزمەت دەکات لەم بوارەیە دەستگای ڕۆشنبیری نووری حکمەیە کە لە سەرجەم شار و شارەکانی هەرێمی کوردستان لقیان هەیە و چەندین فێرخواز لیان سوودمەند بن ئەمڕۆ بۆی باس لە کار و چالاکیەکانیان بکەین بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا میوانداریمان کردوون و گفتوگۆیەکیان دەربارەی چالاکیەکان لەگەڵدا دەکەین کە ئەوانیش بەڕێز دکتۆر زانا محەممەد ئەمینە بەڕێوەبەری لقی سلێمانی دەستگای نووری حکمە و مامۆستا نازم عەبدوڵڵا بەڕێوەبەری بازنەی سێتوانی نووری حکمە دووبارە بەخێر بێن زۆر بەخێر مامۆستا بەخێر کاک تۆ سەرەتا لە جنابتەوە دەست پێ بکەم حەزەکەم ئەو وادەیەمان پێ بڵێ کە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دامەزرا ئەم پرۆژەیە چۆن دامەزرا ئەم پرۆژەیە چۆن بەبیرتان هات بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه زۆر سپاسان دەکەین خۆی گەورە پاداشتان باتەوە بۆ میوانداریە داواکارین لە خوای پەروەردگار عیبادەت و پەرستشی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵکە خۆی گەورە ئەو میحنەت و ناڕەحەتی لەسەر موسڵمانان هەیە بە تایبەتی لە غەزەی خۆراگیر خۆی گەورە سەریان هەڵگرێ خۆی گەورە قورئان کاتە بەهاری دڵمان لە ڕاستیدا دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە ساڵی 2007 و لە شاری هەولێر لەسەر دەستی کۆمەڵێک لە خەمخۆرانی دین و خەمخۆرانی قورئان دروست بوو لە دوای ئەو ساربوون و فتورەی کە بەسەر بانگەوازی ئیسلامی داهات لە ساڵانی 2000ەکاندا و زیاتریش دواوی کە مزگەوتەکان ڕۆڵی پەروەردەی خۆیان لەدەستدا ینی بە معنای کەلیمە مزگەوتەکان جێگەیەک نەمان بۆ فێرکردنی قورئانی پیرۆز و بۆ پێگەیاندنی گەنجان و نەوجوانان ئەم کۆمەڵە با بڵێن خەمخۆرە بیریاندەوە کە دۆم دەستگای دروستکەن سەرتا بە ناوی سەنتەری حیکمەوە دامەزرا دواتریش بوردەودا با بڵێن دوای چەند گۆڕانکاریەک بوو بە دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری وەکو نووسنگەی سەرەکی لە ساڵی 2007 لە هەولێر دامەزرا بەس دواتر لە هەڵەبجە و لە سۆران و لە سلێمانی و لە شوێنەکانی تر لقی کرایەوە کە سلێمانی لە ساڵ 2009 دامەزرا ئێمە کە باوێنەرەکە و لقاکەین لێ سادا 61 لق و بازنەی هەیە لە کوردستان سپاس بۆ خۆی گەورە و لقی هەندرانیشمانەیە کە لقێکە لە وڵاتی بەریتانیا بارگاکەی لەوەیە بە شێوەی ئۆنلاین دەرسەڵێتەوە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا سپاس بۆخوا فێرخوازی هەیە الحەمدوللیلا باشە دکتۆر پێتان وایە دەستگای نووری حکمە پێویست بوو
ینی بەپێی ئەو ئەزمموی کە هەتانە تا چەندێک ئەمە خواستی خەڵک بوو یان پێویستیەک بوو کە خەڵک ئەوەندە ڕووی تێ بکەن لە ڕاستیدا هەر ئەو قەناعەتی کە قەناعەتمانەوە زۆر پێویستە ئەو پاڵنەر بوو بۆی کە ئەم دەستگای بکرێتەوە بەڵام دواتر واقعی سەرمادی لە پێویستتر بوو بۆیش ینی ڕۆژ بە ڕۆژ لە هەر شوێنێک بیر لەکردنەوەی لە قوباز نەدەکەینەوە کە ئێمە با بڵین ئمە سلێمانی خۆی لەبەر چاومانە لە هەر گەڕێکێک بازنە دەکەینەوە کە ئەمە بازنە ناوی بازنێ بە لە ڕاستیدا بازنەکانمان جەنابی برای گەورم مامۆستا نازم بەڕێوەبەرێکی لە بازنەکانمان بۆ خۆیان لقێکن خەڵکی ئەو ناوچەیە زۆر خۆشحاڵن و زۆر استقبالێکی گەورەی دەکەن ئەمە نیشانەی ئەوەی فعلەن پێویستە و ئێمە گەیشتنەوە قەناعەتی کە بە ئەندازەی قوتابخانەکان لەم جۆرە دەستگا و ڕێکخراوانە پێویستن ینی چەندە قوتابخانەمانەیە ئەوەندە پێویستن بۆ پڕکردنەوەی ئەو فەراغا کە قوتابخانەکان هەیەە لە مەجای پەروەردەکردندا وێمە پڕی بکەینەوە دەستخۆش کاکتۆر بچمە لای مامۆستا نازم دووبارە بەخێر بیت هەمیشە ڕەمەزان کەشێکی تایبەتی ئیمانی هەیە ئەمە لە دەستگای نووری حکمەش وایە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم يا ربنا اجعل القرآن نور صدورنا وربيع قلوبنا وشفيع ذنوبنا وصاحب قبورنا يا أرحم الراحمين دەستخۆشیتان لێ یەکەم سوپاسانەکەن بۆی کە بانگێشتان کردین کەناڵی پەیام بەردەوام چالاکیەکانی دەستگای نووری حکمی گواستوێتەوە پشتگیریکی تەواومان بوون دەستخۆشیتان لێ یەکەین ڕەمەزان خۆی بۆ خۆی کەشێکە مانگی قورئانە دەستگای نووری حکمەش کاری سەرەکی بریتە لە فێربوون و خوێندنەوەی قورئان ێکەواتە هەردووکیان هاوتەری بە یەکتری بەیەکەوە وا لێ ئەکەن کە ئینسان کەشێکی ئیمانی کەشێکی ڕۆحی زیاتر بدا بە ئینسانەکان چکە قورئان وەکو لە سەرەتا لە دوعاکەشا باسم کرد کە پێغەمبەری خوا بۆ شوێ ئێمە فێرەکە عەلەیهی سەڵات وسەلام قورئان بەهاری دڵە ڕەمەزانیش لەبەرەوەی شایەطینەکان بە نەسی فەرمودەی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەبەسرێنەوە کە لە بچە ئەکرێن ئینسانەکان زیاتر حەز بە قورئانەکە تەماشاکە یعنی مزگەوتەکان تەراویحێکی زیاتری تایە قورئانێکی زیاتر ئەخوێنێ خەڵکیش بەتاقەت نابێ ئەمە چییە ئەمە ئەو کەشە قورئانی ئەو کەشە ئیمانیە کە لە ڕەمەزانە دروست ئەبێ وەکووتمان ڕەمەزان مانگی قورئانە کەمادە مانگی قورئانەی دڵەکانی ئینسانیش زیاتر پێوەی پەیوەست ئەبێ دەستگای نووری حکمەش وەکووتم لەبەرەوەی کاری ئێمە بریتە لە فێرکردنی قورئان بریتە لە جوان خوێندنەوەی قورئان بەو شێوەی کە لە زاری ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەمە گرنگێکی زۆر گەورەی هەیە کە ئێمە وا ئەکا زیاتر دڵمان بە قورئان خۆش ئەبێ دڵمان بە قورئان هێور ئەبێتەوە دڵمان بە قورئان ئارام ئەبێتەوە بۆیە دەستگای نووری حکمە لەم کەشا زۆر زیاتر لە هەموو دەستگاکانی زیاتر سوود لە مانگی ڕەمەزان وەرئەگرێ و کەشێکی ئارام و دڵێکی ئارام و دڵێکی خۆش بۆ ئینسانەکان دروست دەکات دەستخۆش مامۆستا گیان کاک دکتۆر حەزەکەم وردەکاری نووری حکمە بزانم بۆی بەم پرسیارە دەست پێ یەکەم ئەمێ بزانم ئێوە لە ئاستی تەمەنەکانە گوێ ئەدەنە تەمەن بوو ئەو قوتابیانەی کە یەنە لاتان هەنی تا چەند تەمە بۆم نهێنێ دەستگا هەیە لە تەمەنێکی دیاریکراوی هەیە بەڵام تەمەندای ئێوە دیاریکراوەکو نووری حکمە بەڵێ لە ڕاستیدا ئەمە هەوڵمان داوە ئەنی زۆربەی زۆری تەمەنەکان سوودمەند ببن لە دەستگای نووری حکمە بۆیە ساڵ بە ساڵ ینی تەطویر بە ئیشەکەمانە دەین بۆ هەموو تەمەنەکان هەوڵە دەین ینی فەراغیان بۆ پڕکەینەوە لێ سادا سوپاس بۆ خۆ مەوەکو تەمان بە شێوەیەکی گشتی لە دەستگای نووری حکمە لە قۆناغی سێ سەرەتاییەوە قوتابی وەرەگیرێت بەس ئێمە لە لقی سلێمانی ئیشێکمان کردو بۆ قوتابیانی خوار با بڵێن خوار قوتابخانەش ینی قۆناغی خوار قوتابخانەش ئەوانەی تەمەنیان 4 ساڵ و 5 ساڵە خولمان بۆ کردنەوە کە ناومان ناوخولی خونچەکانی حکمە تقریبا وەکو سیستەمی ڕەوزەوە بەس ڕەوزە نیە لەبەرەوەی کە بڵێ ئێمە منهەجێکی تایبەت بە خۆیانمان بۆ داناون و کاتەکانیان کاتێکی زۆرە چکە قوتابخانەیان نیە هەفتەی 5 ڕۆژ دێن هەموویان نانی بەیانیان و نانی نیوەڕۆ هەموو شتێکیان لەوێ خزمەتەکرێن تەنها قورئانیان پێلەبەرەکرێ و پیتەکانی زمانی عەرەبی و هەندێک جاریش پیتی زمانی ئینگلیزی و کوردی و ئەوانەشیان پێڵین کاتە لەو مەرحەلەیەوە ئێمە لەگەڵیان نادێن دواتریش کاتنە قوتابخانە ئەمانەی کە ئەم فێرخوازانی کە لە خولی خونچەکان بەس بە لەبەرکردن ئەگەر کە سوکاریان ڕازی بێ و لەگەڵمان نابێت بە لەبەرکردن لەگەڵیان ناڕوین هەوڵە دێن نەچنە سەر مصحەف
سابڵێ خریجی دوو تقریبا دووە ژبەمان هەیە لە دوی سەرەتاین ئێستا ئەو جەماعەتە هیانە دوو جزء قورئانی لەبەر کردووە ئەوە بڕوات بەو بڵێ شێوازە بڕوا هەندێکیان لەوانە لە سەرەتاییدا هەموو قورئان لەبەر بکەن بەم شێوەیە هەمانە لەو تەمەنەوە هەتا قوتابیمانێت تەمەنی 80 ساڵە 80 ساڵیشمان لە زۆر بە ئیرادەیە ینی توانم بڵێم مەرەکو گەنجێک حەریصە لەسەر دەرسەکانی تەنانەت ینی قەدەری خوا وایە ئەو تەلەبێ لای خۆمە خوشکێکە کە تەمەنی 80 ساڵە هەروکو دایکم وایە ماشەڵڵا زۆر ئەوکو کوڕی خۆی سەیری منەکات جاری وا کە دەستەکەی فۆتەی ئەڵێت خوا چیم لەکەیت ئەڵم خەون نەبێت شەو تەلەفۆنت بۆکەم جاری وا بیر مەچێت شەوی دوای تەلەفۆنی بۆکەم ئەڵێ وەڵڵاهی لە دوێنێ شەو چاوەڕێم ئەڵم ئێخماڵدا بێنوکەیەکەش کە دەهەبیرت بێنامە من مەشغوڵم يعني ئەوەندە حەریصە قراءة لە دوای قراءات و ڕیوایەت لە دوای ڕیوایەتی خوێنێ بەم شێوە ینی هەموو خوێنەواری هەیە بەڵێ خۆی مامۆستای متەقاعیدە بەڵام ماشەڵڵا حرسێکی عەجیبی هەیە تەمەنێکی هەیە خوای گەورە هەستەکەی بە بەرەکەتی قورئانەکە تەندروستێکی زۆر باشی پێداوە هەندێک جار هاتۆ عینەکەکەی بیر چووە هەستەکەم بەبێ عینەکیش خوێنێتەوە بەس تۆزێک ماندوویەکە ینی ئێمە خۆتان نەزان ئێستا مناڵ ئێستا لە 5 ساڵ 6 ساڵە بەبێ عینەک ئیشیان ناڕوات ئەو بۆ 6 ساڵیە چەند جار عینەکی بیر چووە بێ عینە قورئان خوێنێتەوە ینی هەستەکەی بەرەکەتێک لە ژیانی هەیە بەهۆی قورئانەوە باش دکتۆر لە قسەکان تۆ ئەو دەرەکەوێت کە نووری حکمت دەرگای واڵایە بۆ تەمەنە جیاوازەکان کاتە بۆ ڕێگەسەکانیش باماشێن بۆ خانمانیش بۆ کەسانێک کە بوون ڕواکەنە دەستگاکە ئێوە بە پێی قۆناغ گیانەکەنەوە ئەمە چۆن ڕێخستنی بۆکەن هیچ ئەو هەردوو ڕەگەز لە نووری حکمە مستەفیدن بەتایبەتی ڕەگەزی خوشکانمان دیارە ئێمە ژمارەی زۆرینەی بەشدا بڵێ ئەوانەی کە هاتوچووی حکمە ئەکەنەوە لە حکمە مستەفیدن کاتە ڕێژەمان زۆرترە ماشەڵڵا بەڵێ خوشکان هەمیشە زۆرینە خوای گەورە پاداشتیان باتەوە زووتریش مامۆستایان بۆ پێدەگا الحەمدولillah ئەمە بیدایەت کە و ئیشەمان دەست پێ کرد هەر بەرایان بووین خۆمان دەرسمانە بوویتەوە خوشک وەرە خۆمان پێ بڵێنەوە بەس سپاس بۆخوا بە هەزارەها خوێنکاری خوشکمانی هیچی خۆمان دەرسی پێ ناڵێن مەگە تاقوتەراکی قیرائەتێکی تر بخوێنێ تاقوتەراک و عەرزم کرد بۆ خوشکە کە لای منە تەمەنێکی هەیە و قیرائەتێکی تر خوێنێ غێری ڕیوایەتی حەفظ ئەگینا بە زۆری لای خوشکانی خوێن نەک بە زۆری لە سەدانەوە تونەوە توانم بڵێم لە لای خوشکانە خوێنن و هەموو ینی تەنان نەخوێنەواریش ئێمە قوتابیمانێ نەخوێنەوارە مامۆستایەکی خاصمان بۆ داناوە زیاتر لەگەڵی ماندوو بێت دیارە ئەجریشی زیاترە و مامۆستایەکی زیاتر لەگەڵ کەسە ماندوو بێ بە معنای کەلیمە نووری حکمە ماڵە بۆ هەمووان بۆ هەموو ڕەگەزەکان بۆ هەموو چین و جۆژەکان بۆ خوێنەوار و نەخوێنەوار هەموو ئاسەکان ینی تێکەڵەیەکی عەجیبی تایە لە هەموو تەخەسوسەکان دەست خۆش مامۆستا نازم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قورئانێ بۆ بەسەر زەویە ڕۆشتووە ئێوە تا چەند هەوڵتان داوە جگە لە فێرکردن و لەبەرکردنی قورئان یعنی بتوانن مانای قورئان بۆ قوتابیەکان بەیان بکەن یعنی چونکە بەڕاستی ئێمە زانین کە ئەوەی قورئانە خوێنێ مانەکەی لی تێبگا دوو هێندە بەڕاستی حاڵە کاریگەری لەسەر دروستەکە تا چەند توانیتوانە ماناکان بدەن بەگوێی قوتابیەکانە طبعا دەستگای نووری حکمە ئیشی سەرەکی فێربوونی گاڵین جوان خوێندنەوەی و ڕاستکردنەوەی تەلەفوزی قورئانە ئەمە ئیشی سەرەکیمان بریتیە لەوە لەبەر ئەوەی بەڕاستی قورئان ئەگەر بەو شێوە ڕاست و دروستەی کە لە وەکوتم لە زاری ڕەسوول الله صلی الله علیه و سلم دەرچووە بخوێنرێتەوە تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە ئەگەر کە گوێی لێ ئەگریت ئێمە ئیش یەکەمان لەسەر ئەمەیە پاشانیش ئێمە لایەنی فێربوون و لایەنی تەدەبوڕ و لایەنی پەروەردەی قوتابیەکانمان ئیهمال نەکردووە لە قۆناغەکانەوە هەر لە قۆناغی ئێستا کاک دکتۆر فەرمووی ئێمە بازنەی سیاتوانی خۆمان بوونمە پۆلی سێ بەرەو سەرەوەر ئەگرین پۆلی سێ چوار هەتاوەکو ئیتر هەتاوانی کە بتوانێت هاتوچۆی ئێمە بکە هاتوچۆمە بکە هەتاوانی بتوانێت هاتوچۆماکە وەرەگرین تەڕەن قۆناغی سەرەتایی پرۆگرامی تایبەتی خۆی هەیە چوار قۆناغ باڵین قۆناغی پەروەردەی خۆی هەیە هەر قۆناغی پۆلی سێ پۆلی چوار پۆلی پێنج پۆلی شەش قۆناغی پەروەردەی تایبەتی خۆی هەیە لەگەڵ ئەمانەشا ئێمە کانیای و ڕەوانمان هەیە بۆ ڕاستکردنەوەی تەلەفوزی قورئان پیتەکانی قورئان یعنی پیتەکانی زمانی عەرەبی بۆ خەڵکی کوردی ئێمە تەجویدێکە بۆ منداڵانە هەتا بۆ ئەو کەسانیشی کە سەرەتان ئەم کانیای و ڕەوانە گرنگی و تایبەتی خۆی هەیە پێشتر ئێمە قاعیدەی ڕوونانیمان ئەخوێن بەڵام ئێستا ئەم کانیای و ڕەوانە هەر بەرهەمی دەستگای نووری حکمی خۆمانە ئەم کانیای و ڕەوانە ئەخوێنین بۆ ڕاستکردنەوەی پیتەکانی قورئانە
ئیتر لەگەڵ حرەکاتی زمانی عەربی بەفتح و کەسرە و ضەمە و شەدە و باقی حرەکاتەکانی ئەو ئینەکانی تر جوڵەکانی تر بەم شێوەیە کە ئەم قۆناغە بەم شێوەیە ئەڕوات لە ناوەندیە قۆناغی نەوجوانی پێڵین ئێمە 7 و 8 قۆناغی نەوجوانە ئەمانیش قۆناغی تایبەتی پەروەردەییان هەیە يعني قۆناغەکان جاکراونەوە بڵێ قۆناغی پۆلی 7 و 8 جاکراونەوە پۆلی 7 قۆناغێکیان هەیە 8 قۆناغێکیان هەیە هەرچەنە ئێستا ئێمە 8 یەک قۆناغیان هەیە لەبەر ئەوەی کەوە قۆناغێکی تازە یەشتر لەژێر چاپەیە بەڵام تەواو نەبووە بەپێی قۆناغەکان بابەتی پەروەردەیەکانی جیاوازە تەمەن بابەتەکان بەپێی تەمەنەکان ئەگۆڕێ بۆ تەمەنەکانی سەروتریش بە هەمان شێوە قۆناغی جیاوازترمان هەیە منهەجی جیاوازترمان هەیە و بۆ زانکۆ ئەمانش ئەو کاتە ئێمە باڵین لە لقمان هینمان هەیە ئەکادیمیانمان هەیە لەم ئەکادیمیا ئەتوان بەشدار بن کۆمەڵێک بابەتی جیاواز ئەخوێن ئیتر لە بابەتی فقه لە بابەتی تەفسیرە لە بابەتی عەقیدە لە بابەتی سیرە ئەکادیمیەکی زانستە شەرعیەکانمان هەیە هەر لە لق لە بازنەکان یەشتر بۆ ئەو قوتابیانەی کە شەر نییە قوتابی زانکۆ بێت جاری وا هەیە بۆ نمونە کەسێکە ئاسێکی زۆر بەرزی هەیە یان لە قورئانە بابەت ئەو حاڵەتانی هەمووی تێپەڕانەوە ئیجازەی وەرگرتەوە کۆمەڵێک معلوماتی خۆی باشی الحەمدوللا ئەتوانێت لەوێ ئیسفادە بکە لەبەرەوە ئێمە قۆناغەکانمان ئیهمال نەکردووە هەوڵ قۆناغە و بەپێی حاڵەتی خۆی هەر قۆناغە و منهەجی تایبەتی خۆی هەیە بۆماندانا دکتۆر زانا کەسێک کە با بڵێ زانیاری نەبێت سەبارەت بە دەستگای نووری حکمە ڕەنگە بڵێ ئەمانە قەرەباڵغەیەکن کۆبوونەتەوە و جەماعەتێکن بەرهەمیان نییە بەڵام ئێوە ڕەنگە خۆتان بە بداتا یان بە ژمارە بیسەلمێن ئەو چەند ساڵی کە ئەزمونتان هەیە چیتان کڕۆ من حەزەکەم لێرە بێتە وێزگەی بووی کار و چالاکیەکانتان بێن باس و ئەو کارانە باسکن کە لەم ماوەیەدا کردوتان لە ماوەی ئەم ساڵانەدا لە ڕاستیدا خۆی هەر ژمارەی بنکەکانی نووری حکمە کە وعدتم کردی 61 بنکە لە هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو خۆتان بزانن هەندێک ناوچەیەمە وەک پێویست کاراسانیمان بۆ ناکرێت بۆکردنەوە بنکە ئەگینا ئۆتۆماتان هەیە بەڵێ تەوقعمە کرد ینی سابنکەکانمان لە سەد تێپەڕێ دیارە لە هەندێک زۆنی کوردستان کاراسانی ناکرێت بۆ لە قسەکانتان لە پێشە حەزم کرد ئەوە لە ئەفڕاشتەکەم دکتۆر کە باسی ئەوت کرد مزگەوتەکان ێستا ڕۆڵیان نەماوە ڕۆڵیان نەماوەیان پێیان لابردوون لە حقیقەتە مزگەوتەکان وکو بڵێ الحەمدولillah لە بۆ جەماعەت و نوێژەکان ئاودانە بۆ جانبی ئەڵقە قورئانیەکان خۆتان دەزانن دەسەڵات یانیە بەڕاستی گلەیەکە یەکێکە لە هەزارەها گلەی تر کە لە نم دەسەڵاتەیە کە بەهێ لە ڕاستیدا ئەمە یەکێکە لە گلەیە زۆر جدیەکان کە پێویستە خەڵکی چەندە خەفەت لە قوت و لە نان و لە معاشی خۆمانە خۆین ئەوەندەش بیر لە پەروەردەی مناڵەکانمان خەفەتی لێ بخۆین و زیاتریش کە بپرسین بۆ ئەم دەسەڵاتە مزگەوتەکانی داخستووە خۆیان باو باپیرانی خۆیان لە مزگەوتەکانە پێ نەگەیشتون ئەو دوو کەلیمە خوێنەواری زانن هەر لە حجرە و لە مزگەوتەکانە فێربوون ئەگەر خۆشیان نەبێ باوکیان و باپیریان لەو مزگەوتەکانە فێربوون بۆچی ئەم دەرگیان لە خەڵک داخست ئەم هەموو قەید و قویدە چێداناوە بۆ کردەوەی بنکە ڕاستی دەندێک مزگەوت بنکەی هەیە بەسم ناگەدارم قەید و قویدی زۆرتیا تایبەتە بە قورئان ینی زۆر زەختێکی زۆریان لێکەن زۆریش فری نییە بۆ هەموو مزگەوتەکان نییە جا بێنەوە سەر بابەتەکەی خۆمان ئەگەر هەر بۆ خۆی زۆری ژمارەی بنکەکان کە عەرز کردی کە ئێستا ناو سلێمانیدا ئێمە بە خۆمان پلانمانە ساڵانە بنکە زیادکەین بەڵام ئێمەمانە بنکەکانمان کوالیتی لەدەست نەدەن کاتێک کە بنکەیەکەینەوە پێشکردنەوەی بنکەکە بیر لە ستافەکەینەوە ستاف زۆر میوە بەلامانەوە چکە ئێمە مەرجمان هەیە بۆ ئیدارەجە بە ئیجازەت قیرائەن هەبێت تەنانەت ستافی ئیداری مدیر نابێ ئیجازەی نەبێت ینی مدیری بنکەیەک ئەندامانی ئیدارە نابێت ئیجازان نەبێت سپاس بۆ خۆی ئێستا مامۆستای خونچەکانمان کە وەکو باسم کرد مامۆستای حساب کە مناڵی ڕەوزەن ئەوانش ئیجازە قیرائەن هەیە زۆری نەیان ینی هەوڵەدەین ئەوانش ئیجازەی قیرائەن هەبێت لەبەرەوەی ژمارەی بنکەکان و ژمارەی ئەو هەموو فێرخوازی کە ڕووی لە نووری حکمە کردووە کە سپاس بەخوا لە ئێستادا لەسەر ئاسی کوردستان دەیان هەزارە ژمارە هەموو مامۆستایی کە خۆبەخشانە خزمەتی تیاکە لە ئێستادا هەزارەهایە ئەوانە بۆ خۆی ژمارەی هەموو مۆڵەت پێدراوی کە ساڵانە ئێمە بەس لە ڕقی سلێمانی ئاهەنگ بۆ سەدان کەس 150 کەس جاری وا چێرە 200 کەس جاری وە 120 کەس بەو شێوەیە ئیجازەی قیرا وەرەگرن
وهروها أو همو بنكي تركا سباس بخوا كأكلته ولا غير نوري حكمة لهمو بنكي نوري حكمة بس موجة بنجي هي بشكل ما مساكاني يعني جاري وهمو ما مساكاني خريجي ودرشي نوري حكمة ويجيد الخوشة من الهر مزيوتك يسا هما صالاني بيش تروزبوني نوري حكمة عمر خراوانا أشوينا مزيوتك كان تامو تشوجي نوش كردن زور نبو بروي جنج هر ما مسان بيش نوجيان بو كردين يعني يك نوع أبو تراسی دا بسام مثلا خوای گوره پاداشیان باتو گنج کان پیش خن ام گنج جوانانه همو فێری قورآن بوون کاتێک دراساکی زۆرێک لەم گەنجانە خریج و دەرچووی ئەم ڕێکخراوانن کە فێری قورآن بوون کە ئەمەش فەزلەکە و لێرە چۆیانی جێگەی دەستخۆشیە بۆ مامۆستایان حەق خۆیەتی سوپاسیان بکەین دەستخۆشیان لێ بکەین کە ڕاستیدا مە هەنگاوێکی جەریئانەیە ئەم گەنجانە پێشەخن لەبەرەوەی تەنەوەعێک لە دەنگەکانە هەبێت تاموچێژێکی زیاترکردنی بابەتە عینەکانە بۆ گەنجان هەمیش دەنگ خۆشێکە تاموچێژێکی ترەوە ئەو گەنجە خۆی ماندوو کردو چەند ساڵێک قیرائی خوێندووە دەنگێکی خۆشیە قورآنێکی جوان دەزانێت پاراشەوتر لە زۆربەی مزگەوتەکانە من لەم ڕەمەزان لە 5-6 مزگەوت تەراویحم کردو قەدەری خوا ڕێکەوتووە سەیرەکەم مامۆستایان گەنجان پێشەخەن بەڕاستی ئەمە دیاردەیەکی جوانە لە سلێمانیا گەشەی کردووە و هەروەها سلمێنەری ئەوەشە کە ئەم ڕێکخراوانە ڕۆڵیان بینیوە هەموو گەنجان پێگەیاندووە هەموو دەنگخۆشیان پێگەیاندووە کە سپاس بخۆی ئەمە ئێستا لە خوشکانیشە بەشێکی زۆری خوشکانی بابلێوانەی لە حیکمە خوێندویان و ئیجازانی ئێستا لە ماڵەکانە بەشێکیان خەریکی لە پێشنوێژیکردن و تەراویحکردن و بەتایبەتی لە شەوانی قەدرا بەرنامە هەیە کە پێشنوێژی بۆ خوشکان بکەن ئەوش بۆ خۆی ینی گەواهیدەرێکی ترا کە پاشان ینی ئەمە فیدباکی کە لە خەڵکی وەرەگرینەوە ینی بەچێوێکی گشتی باوکو دایکی تەلەبەکانمان یا خەڵکی غەیری ئەوەی کە دەستی بە نووری حیکمە ناگات هەم تەلەفۆنمان بۆکە هەم لە کۆمنتمان بۆ نووسن ئەن دەستخۆشیمان لێکەن بەو دەعم و پشتگیریشی کە هەیە بۆ ئەم پرۆژێ سپاس بخۆ ئەوانە هەمووی بۆ خۆی گەواهیدەرێکی باشن بۆی کە ئەلحەمدولیلا نووری حیکمە جێگای خۆی دەستخۆش دەکەوێت مامۆستا نازم ڕۆڵی مامۆسایانی ئاینی چییە لە ئاڵێ لە پەرەپێدانی ئەم ڕێکخراوە لە هاوکاریکردنی لە پشتیوانیکردنی لانی کەم لە کردنی قسەیەکی خێر ڕۆڵی مامۆستایانی ئاینی چۆن نەبینی ئەلبەت مامۆستایانی ئاینی بە شێوەیەکی گشتی ینی بە شێوەیەکی گشتی وەکو مامۆستا فەرمووی هەر بەوەی کە گەنجێک ئەخەنە پێشەوە بۆ خوێندنی بۆ پێشنوێژیکردن ئەمە سەلماندنی ئەوەیە کە مامۆستایانی ئاینی هاوکارن لە هاوکاری ئەم ڕێکخراوانن کە دڵخۆشیان کەن گەنجەکان دڵخۆشکەن ڕێکخراوەکان دڵخۆشکەن بەوەی کە ئیشەکەی ئێوە ئیشێکی جوان و سەرکەوتووە بەوەی کە ئەم تەلەبەیە پێش ئەخەن ئەم گەنجە جوانە پێشەخەن ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی گرنگە ئەمجا لەگەڵ ئەوەشای ئێمە لە سەردانی کردمان مامۆستایانی ئاینی بۆ نمونە ئێمە سێتوانی خۆمان چەند جار مامۆستایانی ئاینی سەردانیان کردوین دەستخۆشیان لێ کردوین حەڵقەکانمان گەڕاون ژوور بە ژوور گەڕاون بەناو حەڵقەکانمانە دەستخۆشیان لێ کردوین ئەمە خۆی بۆ خۆی ینی هاوکاریەکی باشە معنەویەتێکی باشە بۆ ئێمە بۆ قوتابیەکان کە کاتێک بن مامۆستایەکی مێزەر سپی بەجبە و عەمامەیەکەوە دێتە بازنەکە و حەڵقەکان ئەگەڕێ دەستخۆشیان لێەکە ئەمە هاوکاریکی باشە بۆ ئێمە ئەلبەت مامۆستایش هەیە لەوە ئەچێ بەنەوعێ بێ بەڵام بە شێوەیەکی گشتی الحەمدوللا مامۆستایان زۆر هاوکاربن لەوەی لە سەردانی ئێمە ئەکەن سەردانمان ئەکەن حتا جاری وایە ئێمە مامۆستای ئاینی هاتووە هاوکاری مادی بۆ هێناوین لەی خەڵکی ترەوە بۆ هێناوین ئەمەش بەڕاستی هاوکاریکی تر ینی والله حەزم کرد ئەو بڵێم سنتەری نووری حیکمە طبعاً بێ مقابل ئەم کارانە ئەکەوایە بڵێ ئێمە مامۆستاکانمان خۆبەخشن ئەو پارەی کە وەری ئەگرین بۆ مەصرفی بینایە بۆ مەصرفی ئەو بەرنامە و پرۆگرامۆشتانی بۆ مەصرفی مۆلیدەیە کارەبایە ئاوە هەتا ئیتری مەصرفی بیناکە بە عامە بۆ شتانە مامۆستاکان بوو بەڵێ مامۆستاکان خۆبەخشن ئەگەر شتێکی کەمیان جاجارێک ئەگەر شتێک پارە هەبێت زیاتر کرێسایارەکان بینەوە ئەگەر نا مامۆستاکان ئەلحەمدوللا هەمویان خۆبەخشن بە ڕۆحێتێکی خۆبەخشانەی زۆر چاکەوە هاوکارمانن و بەردەوامن لەگەڵمان. باش مامۆستا نازم لە سلێمانیا ئێوە بازنەیەکن یعنی لقی سەرەکی نین لە سلێمانیا بەڵام دەرس و دەورتان هەیە و فێرخواز ڕووتان تێئەکا پێتان وایە ینی ئەمە زەڕورێتە بۆ لەو شوێنانە پێشوازی چۆن لە نووری حیکمە ئەکرێ کەسانێکی زۆر سەرداریەکەن؟ بڵێ بەوەی کە ئێمە ڕۆژانە خەڵک سەردامان ڕۆژانە خەڵک سەردامان ئەەکە ینی بڕوا ئەکەن ئەوەندە زەختمان لەسەریان جاری وە هەیە تەکلیفێکی زۆر ئەکەین ناتوانین وەریگرین جارێ تەکلیفی شتێکا واستای بە دکتۆر لە قورئان ئاواستە نیە ناچار ئەبین ینی خەڵک زۆر
ئەوەندە دڵسوازە بۆ مناڵەکەی خۆی ئەوەندە دڵسوازە بۆ مناڵەکەی خۆی بۆی بێتە ئەم شوێنانە ینی وەکو شایەتیەک بۆ ئەو قسانی کاک دکتۆر کە پێشەکی کە فەرمی دەستگای نووری حیکمە و هاوشێوەکانی لە ڕێکخراوەکانی تر زەرورن بۆ ئەم شارانە من نمونەیەکتان بۆ باسکەم ینی لە مەجلیسێکە نەفەرێک باسی ئەوەی کرده بوو وتبووی وەڵڵاهی مناڵەکەم ئەو کاتی کە لە نووری حیکمەیە زۆر دڵتەئمینترم لەو کاتی کە لە لای خۆمە ئەمە معنایەکی زۆر گەورە ئەبەخشێ تێگەی لەبەر ئەوە ینی ئێمە کە بازنەی سێتۆنمان کردوێتەوە لەبەر ئەوەی کەوا خەڵکی ئەو منتیقەیە مناڵی ئەو منتیقەیە ناتوانێت بچە بۆ لەق پاشانیش لەقیش ئیستیعابی ئەم هەموو خەڵکە ناکە ناچار ئێمە وەکو یەکەم بازنەی لەقی سلێمانی لە سێتوان کراوینەتەوە دەست بەکار بووین لە ساڵی 2007 ئێمە دەست بەکار بووین ئێستا بازنێکی ترمان هەیە لە بەکرە جوێ ماوەیەک تقریبان نزیکی مانگێکیش ئەبێ بازنێکی ترمان کردوێتەوە لە هەواری شار ئێستا بازنەی هەواری شار کە تازەش کراوەتەوە ئیستیعابی تەلەبی بۆ ناکەی ینی ئەوەندە خەڵک زۆرە ئەوەندە خەڵک پەرۆشی مناڵەکانێتی ینی خواخوایەتی ڕۆژێ زووت لە شوێنێکە بنکەیەکی وا بکرێتەوە یەکسەر بچی مناڵەکەی بنێرێ مامۆستا نازم ینی چۆن پەرۆژ نەبێت لە کاتێکە سۆشیال میدیا ئەەکەیتەوە ئەپەکانەکەیتەوە هەمووی بەڕاستی شتی خراپە ینی شتی ئیسفادە بەخشنی ینی چۆن پەرۆژ نەبێت ئەم ڕێکخراوانە زۆر گرنگن بەڕاستی ینی من پێم وایە ئێستا پەروەردەوای لێ هاتووە لە نان و لە ئەو زۆر گرنگترە ینی چکە بەڕاستی کۆمەڵەکانی بەرەو خراپی ڕۆشتووە بەتاکید ینی من ئەو نمونەیەم بۆی هێناوە بۆی کە خەڵک بزانێ ینی کە کەسێک ئەوەندە دڵتەئمین بێت لە دەستگای نووری حیکمە ینی من وەکو نمونەی دەستگای نووری حیکمە سوپاس بۆ خوای پەروەردگار ئەمە فەزلی قورئانەکەیە فەزلی هەتا فەزلی مامۆستاکانیش نییە فەزلی قورئانەکەیە کە قورئان وامان لێیەکە ینی ئەو شوێنانی کە قورئانی تیا بۆتێتەوە شوێنی ئیطمئنانن تێگەی ینی لەبەرەوە کەسێک کە مناڵەکە ئەهێنی بۆ ئەوێ زۆر دڵدەئمینە دڵنیە لەوەی کە ئەم مناڵە لێرە فێریشتی خراپ نابێت ینی بچووکانی فێریشتی بچووکترینشتی خراپ نابێت ئەگەر فێری هیچیش نەبێ فێریشتی خراپ نابێت ئەمە شتێکی زۆر گرنگە دکتۆر زانە ئێوە خۆتان ماشەڵڵا جیلێکتان پێگەیاندووە بۆ خزمەتکردنی قورئانی پیرۆز ئەمە زۆر جێ دڵخۆشیە پێم خۆشە باس لەو مامۆستا بەڕێزانە بکەی کە لە نووری حیکمە لە شار و شارچکەکان وانە ئەڵێنەوە ینی ئەم مامۆستا بەڕێزانە قوربانیان بە ژیانی خۆیان ناوە ینی هیچ بڕێک پارەی مادیش وەرناگرن بەڵام ئامادەیان هێنەوەکانی ئێمە پەروەردە بکەن فێری قورئانی پیرۆزیان بکەن ینی هەردوو جانبەکە فێرخواز سوودی لێ ئەبینێ ئێوە چۆن ئەم مامۆستا بەڕێزانە پێ ئەگەن و وانە ئەڵێنەوە لە دەستگاکەتان لە ڕاستیدا ئێمە یەکەم جار کوولقی سلێمانی کە دامەزراین بیرمە یەکەم جەلسە ساڵی 2009 ئێمە بیرمان لە یەکەم تەکمیلکردنی خۆمان کردەوە بۆ ئەم جۆرە ڕێکخراوە بۆ ئەم جۆرە موەسسەیە چی پێویستە ئێمە لە چ جانبێکە خۆمان پێ بگەێنین کە مەسەلەی ئیجازەی قیراءە بوو وفعلا یەکسەر ستاف بڕیارماندا یەکەم شتمانەوە التحاقکەین بە مامۆستای گەورەمان لێرە وەسڵا و ڕێزم هەیەبووی مامۆستا کاک دکتۆر دیاری خوای گەورە پاداشی تازە تەشریفات بۆ لە مووسڵ بێستی بوومان جەنابیان ئیجازەی قیرائی هەیە چوینە ماڵەوە بۆ خزمەتی ئەو کاتە خۆمان بنکەمان نەبوو بەس دروستمان کردبوو لەقەکە و ینی بار بووین بەسەر شوێنانەوە یەکێ لەو شوێنانە ئەم بینای پەیام بوو کە هەیکەل بوو ئەو کاتە ئەم بینای ئێستا قسەی تیاکەین هەیکەل بوو ئێمە خولی هاوینەمان تیا کردەوە ینی ئەم قاتانە هەمووی پڕ بوو لە تەلەبە لە هاوینەکەیە اینجا مەبەستم چون ئەو جانبە لە خزمەت کاک دکتۆرە ئیجازەمان فەر کرد دوای بیرمان لەوە کردەوە چۆن ئەو کەسەی دێت لای ئێمە خوێنێت بەس بۆ ئەوە نێت بخوێنێت و بڕوات بەڵێ لێوەربگرین کە بێت خزمەتی قورئان بکە و بێتە مامۆستای قورئان یعنی بە شێوەیەک دەرسەکەمان پێگوت کە ئامادە بێ و مؤهل بێ بۆچی بۆ ئەوەی کە ببێتە مامۆستا بۆ ئێمە هەر لە اعتیمادمان نەکرد سەر جانبی تەطبیقی ئێستا خۆمان بەس بە تەطبیق وەرمانگرتە بوو بەس شروطمان زیاد کرد بۆ ئیجازە هاتین حیفظمان زیاد کرد هاتین جانبی نەظەری ئەمەش هەمووی لە پێناو قوتابیەکان لە پێناوی قوتابیەکانە بۆ قوتابیەکە هەر نەبێتە قوتابی بێتە مامۆستا هاتین امتحانی نەظەریماندانا امتحانی نەظەری دەرچوون لە 80 کە تا ئەساس ئەوە بەردەوامەوە والحەمدولله خەڵکی تری شار چاوی لێکردوین تا چەند کاکتۆر قسەکەت پێ بڕم لە امتحانەکانە قوتابیەکان سەرکەوتوو نمرەی باش بەدەستێنن تقریبا لە نەظەریەکانە هەموو جارێک امتحانەکانەوەی وەرمانگرتنەتایی تقریبا 50 لە 150 دەرەچێت چکار دەچوون لە 80 لە ئێمە هەفتاکانی زۆر تا 60ەکانی تیامی دەرەچێت بە 50 لە 100 بەڵام بە پێوەری ئێمە دەرناچێت
هەیە 4 5 6 امتحانەکە تا 8 تا هێنێت باشانی ئەمە زۆر گرنگانی ئێوە ئەمانەتێکتان لە ئەستۆیە کە فێربوونی قورآنی پیرۆزە ئەتانەوە ئەمانەتە بەباشی بگەن بە فێرخواز کە بەڕاستی یعنی ئەو شتانە فێر ببێت بەتاکید چکە ماڵێن تۆ کاتێکی دیعاوەکەی من ئیجازەی قیرائەم هەیە لە هەر ڕیوایەتەکە ناکرێت لە ئوسولی قیرائەتەکە ناکرێت لە یاسا و ڕێسا قیرائەتەکە شارەزانە بی زۆر باش زۆر ڕاستە ئەگونجێ مەسەلەن لە دە پرسیارێک نەزانی بەس ناکرێت لە دە پرسیارە پێنجی نەزانی بژ لە ئیجازەی قیرائەمەیە ڕاستە تطبیقاتت باشە خوێندنەوە جوانە بەس بێ بزانی بۆ ئاوا خوێندێتەوە سەبەبەکەی چییە بۆ لێرە ئیزهارەکەی بۆ ئیخفاکی بۆ ئیمالاکی بۆ مەدەکی بۆیە هاتین کوالیتی تەلەبەکانمان بەرز کرد بۆی ئامادە بن بە مامۆستا لەسەر ئەوەشەوە ئێمە مامۆستاکان کە ئیجازەت قیراوەرەگرن هەر تەلەبیان تەسلیم ناکەین دیسان لیژنەیەکی ترمانەیە هەر سەنگاندنی بۆ کات بۆی بزانین ئەمە قابلیەتی تەدریسی هەیە لیژنەکە خۆی کات لە بڕگەیەک لە بڕگەکانی هەرسەنگاندنەکە لیژنەکە خۆیانەکەنە قوتابی لە بەردەم ئەو مامۆستا تازەیە کە دەبێتە مامۆستا بۆ قورآانی بۆ خوێندنەوە هەڵاکەن بزان توانای ڕاستکردنەوەی هەڵەکانی هەیە چ لەحنی جەلی و ینی هەڵەی ئاشکرا و هەڵەی نائاشکرا و نادیار بەم شێوەیە مامۆستاکان پێگەین تەواو مامۆستاکان الحەمدولله و عەرزم کردن ئەوەی تا ساڵ ئێمە لیژنەی مامۆستایەتی بینین نزیکی 1000 کەس لیژنەی بینیوە ئەوەی کە لای خۆمان خزمەتەکە نزیکی 400 مامۆستان لە سلێمانی ئەوانەی تر هەموو بڵاو بوونەتەوە لەکەوت لە شوێنێ خزمەتەکە ئەم مامۆستایانە هەر هەمویان لە ڕاستیدا من دوێنێش لە مەجلیسێک گوتم والله شایستەی ئەوەن دەستیان ماچ بکرێت تەقدیر بکرێن هەرچی ڕێز و حورمەتی لیان بگیرێ ئێوارەش لەگەڵ گەنجان ئیفتارمان هەبوو عەرزم کردن کە ئەم خەڵکێکی خەریکی ئەم کارەیە لە بئیشیە خەریکی ئەم کارە نییە لە دەست و پێسپێتیە خەریکی ئەم کارە نییە هەرێکێک لەو برانە لەو خوشکانە کە مەشغوڵ و کاتی زێڕینی خۆی داوە بەم قورئانە و بە تەدریس و فێرکردن واللهی ئەوە نییە بڵێ ئیشی نەبێت و کاری نەبێت هەمووی لە خۆی بوراوە کاتی زێڕینی خۆی خەرجەکات و لە حسابی خۆی و ماڵ و مناڵی ئەم کارەکات جا کەسێک کاتە فریایەکەوێ بەڵێ ئمە زۆر جارانی حقیقەتەن لەسا ئەم شۆ حساب کە تا ئێستا نەڕۆشینەتەوە ماڵەوە ینی بۆکو عەرزم کرد بەرنامەجمانە بۆ ئێوارە لەگەڵ گەنجانە ینی تۆزێک چینەتە ماڵ و یەکسەری هاتوونەتەوە بۆ ئێرە لەوانەیە 20 دقەیەک لە ماڵەوە بووین دوێنێ شەویش هەر بە هەمان زۆر شەو ئەم مامۆستایانە کە بەم شێوەیەن من باسی خۆم ناکەم باسی مامۆستایانەکەم خۆی گەورە پاداشیان باتەوە بەڕاستی جێگای تەقدیرن هەتا خوشکانمان کە مەجالیان نییە بۆ شەکە زۆر ئەرکیان قورساوە خوشکە زانم ئۆنلاین لە ئەوروپا نزیکی 15 تەلەبی هەیە کەنی لە ماڵەوە کە ناتوانێت کەم بێتە دەرەوە لە ماڵەوە جوه سەرفەکە ئۆنلاین الحەمدولله ئێستا نورە گەشتوتە ئەوروپاش لە زۆربەی زۆری وڵاتانی دنیامە ئۆنلاین فێرخوازمانێ عەفو چەندین شوێن هەبن کە خەڵکی تیاکۆ بێتەوە هەمووی بەرژەوەندە دنیایەکەیە بەڵام ئەوەی جوانە نوری حکمە کە خەڵک لەبەر بەرژەوەندی قیامەتە و بێ هیچی ڕەنگە پاداشتێکی دنیایی بێ ئەمە خۆی جێ دڵخۆش ینی خەڵکانێکی زۆر هەن مامۆستایانێکی زۆرمان هەن کە ئێواران مەسەنجاری واڵە نەڕوینەوە ئەڵێ وەڵڵاهی هەزاتی ناکەین بڕێنەوە فعلان ئەڵێ ئەو مرتاحی کە لێرە هەمانە لە هیچ شوێنێک نیمانە ینی بمعنى كلمة هز ببركتك كي شنك سبحان الله يعني متر مربعي نية قرآني كان خير ذابت الحمد لله ما وصل لازم أو كارو شالاكي جیاوازیانە چین کە لە مانگی ڕەمەزانە پێشکەشتان کردو و پێشکەشی شێکن ئایا شتێکی جیاوازتان هەیە و ئەم بیبەست ئەم پرسیارێکی ترەوە تا چەند دایک و باوکان هاوکارن بۆم ڕێکراوە پەرۆشن هاوکاریشی باشتانەکەن هاوکاریەکە تەمەن لە ڕووی معنەویان مەبەستی مادیە لە هەردوو ڕۆکەوە لە ڕووی هەردووکیەوە بەڵێ تەمەن کار و چالاکیەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانە هەر لە بیداتی سەرەتانی هەفتەی پێش ڕەمەزان ئێمە بۆ هەموو ئاستەکان بۆ هەموو ڕۆژەکان کۆڕی تایبەتمان بۆ گرتوون بۆ قوتابیەکانمان کە چۆن خۆمان ئامادەکەین بۆ ڕەمەزان مامۆستایەکی بەڕێزمان بان کردووە سیمینارێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون بۆ ئەوەی کەوا بۆ هەموو ئاستەکان بۆ هەموو ئاستەکان لە مناڵەوە ئیترە تا هەمووی تا گەورەکانیش چۆن خۆیان ئامادەکەن بۆ ڕەمەزان ئەمە بیدایەتی ڕەمەزان لە ڕەمەزانیشە طبعا ئێمە وانەکانی ڕۆژانی خوشکانمان بەڕاستی تۆزێک تەقلیز کردو تۆزێک کەم کردوێتەوە لەبەر خاتری ئەوەی کەوا خوشکان واجبێکی تریان لەسەرشانە ئەوش ئەوەیەکەوە ئەبێ بچنەوە ماڵەوە ئامادەکردنی خواردن و ئەم شتانە بەڕاستی کاتی ئەوێ دەرسێکمان وانەیەکمان بۆوان کەم کردوێتەوە ینی وانەیەکمان وان کەم کردوێتەوە بۆی کە فریا بکەون لەگەڵ ئەمەشای ئێمە ئیفتارمان هەیە بۆ قوتابیەکان بەنیازین و بەردەوامی شەبین ئینشاءڵڵا
ئێمەش داوەتکەین ئینشاءالله لە خزمەتانە بەس وەبزانم خۆشتان لە ئیفتارەوە هاتوون هەردووکتان بەڵێ ئەمارەی لە خزم لەگەڵ کاک دکتۆرە لە خزمەتی گەنجەکانەوین لە قفارمان بازنەی شەڵا دەست پێکەین ئینشاءالله پشت بەخوا ئیفتاریشمان ئەبێ بابەتی تریشمان ئەبێت پلانەرێکماندانەوە بۆ مناڵەکان بۆ مناڵ و نەوجەوان پلانەرێکی بۆ مانگی ڕەمەزان و بۆ ئاستی باڵین ئامادەیش پلانەرمان بۆ داناون پلانەرەکە لە شێوەی کتێبێکایە داومانن پێیان لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێک چالاکی ئەنجامی ئەدەن لە ذیکر و لە قورئان خوێندن و لە نوێژی تەراویح و سونەت و ئەم شتانی کە پێویستە بیکەن ئەم پلانەرەمان بەسەراتەوە دابش کردوون لە دوای مانگی ڕەمەزان کۆمەڵێک واجباتی تایە ئەو واجباتیان لێ وەرەگیرێتەوە هەوڵ ئەدەین ئینشاءالله خەڵاتی شایستیشیان بۆ دیاریکەین ویستم باسیەوە بکەم هەموو کات مامۆستا نازم خەڵات پاداش دافعەکە بۆ بەردەوام بوون بۆی ئەو مناڵە هەست بە دڵخۆشی بکە ینی هەست بە بکە کە بەدەست هێناوە لەم ڕێکخراوە تا چەند گرنگیتان داوە بە خەڵاتەکان ینی هەر نەک لە ڕەمەزان لە غەیری ڕەمەزانیش ئێمە لە غەیری ڕەمەزانیشە ئەو بابەتانی کە ئەی خوێنن قوتابیەکان هەر ماوەیەک و ئیمتیحانێکیان ئەکرێت جاری وایە لە دوای ئیمتیحانەکە یەکەم و دووەم و سێم دیاری ئەکرێت هەوڵ ئەدین خەڵاتێکیان بۆ خەڵاتیان بۆ دابین نەکەن بەڵام خەڵاتەکانی بەڕاستی لە ئاست توانای ئێمایە لە ئاسی توانای خۆشە ناوی خەڵات بێ بڵێ چەند جار ئاهەنگمان بۆ کردوون لە ناو ئاهەنگەکانە خەڵاتی تایبەتیمان بۆ دیاری کردوون خەڵاتەکانیش ئیتر وەکوتم ئەگەر خێرخوازان هاوکاری ینی بۆ منە کەسێک دڵی مامۆستایەکی بەڕێز خۆشکیان فێرخوازێکی بەڕێز خۆش بکاکە لە خزمەت قورئانە ئەمرێکی بۆ نمونە بۆ بکات بە هەدیە ئەگەر ئەوە بێت ئەو کاتە خەڵاتەکان ینی باڵین چالێکیەکان زۆر زیاتر ئەبێ قوتابی بە ڕۆحێتێکی زۆر زیاترەوە بەشداریەکە هەرچەنە قوتابەکان الحەمدوللا لە ئاست ئەو چالاکیانی کە ئێمەیکەن کەمتەرخەم نین بە طموحێکە و بە گوڕوتینێکی زیاترەوە بەشداری چالاکیەکانوانەکەن ئێمەش خەڵاتێکی ئیتر شایستیان بۆ دیاریەکەین بەپێ ئەوەی کە هەگوانەکەی کۆهینەکەی خۆمان هەڵۆ کۆڵێکی پێڵێ چی تیابی ئێمە شەر ئەوەنەمان پێ ئەبڕێ هەر ئەوەنە ئەتوان لە توانامانە هەیە ئەگەر خێرخوازان و خەڵکانی تریش جاجار سپۆنسەرێکمان بۆ دابین بۆ دیاریکەن بەڕاستی ئێمە ئەتوانین دڵی مناڵەکان دڵی گەنجەکان زیاتر خۆشکەین بۆ ئەوەی کەوە ئیشی باشتر و کار و چارەکی زیاتر کاک گۆران ئێمە ناوبڕێکمان هەیە دوای بەدوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای مامۆستا بەڕێزان و بەردەوام لە گفتوگۆکانمان فەرموو. دووبارە سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستانم کاک توردینەوە خزمەت لە ناوبڕەکەیە باسێکمان لەوە کرد کە سوپاس بۆ خوا و سوپاس بۆ ئێوە فەزلی خوا و توانای ئێوە بەشێکی زۆر لە قوتابیەکانتان هێندە ئاستیان بەرزە بێتەوە کە دەستنەوە ماڵەوە ڕەخنە لە خوێنی قورئانی دایک و باوکیان دەکرد لە سوورەتی فاتحە لە سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز ئەمە چۆن ئاوا ئاستیان بەرزە بێتەوە کە بتوان ڕەخنە دایک و باوکیان بگرن ئەمە چ خۆشیەکە بۆ دایک و باوکان وەکو هەموو زانستێکی تر بیدایەت ینی دایک و باوک بە مناڵەکەی پێوێرێت سعی پێکات دواتر ئەو نێ قۆناغ بەرزە بێت دەگاتە مەرحەلەی حەوت و هەشتی تر نەدایک نە باوک نە زارستاکە ێزانێت لە بیرکارێکی ێزانێت وای لە دێ مناڵەکە ئاست بەرزرە بابەتی قرا و قورئانی شەر بە هەمان شێوە یەکەم جار کە دایک و باوکەکەی هێنێت زۆر ینی هەر تا حاڵەتمانە بووە باوکەکەی دۆستی خۆمان وتمانەی تۆ بۆ نایتوتی بن الحەمدوللا قورئانەکەم زۆر باش پشکینە نییە بە دوای چەند ساڵێک هاتووە خێر بوو هاتی وەڵا ئەڵێ مناڵەکەم ڕەخنەم لێگرێت پێمەڵێ نمونەمان زۆرە کاڵێ یاڵە خێزانم و حاڵاتەشمانەیە ئەڵێ خێزانم ڕەخنم زۆر لێگرێ میش بەخوا پێم قوڵ ناکرێ ناچار هاتوو منیش خۆم فێرکەم یاڵە مناڵەکەم ڕەخنەم لێگرێ ئەڵێ باوکە قورئانەکە تاوانیە باوکە فاتحەکە تاوانیە باوکە قورئان وا ناخوێندێت فلان مەخرەج و فلان سیفەت وانیە ئەوە یەکێک بۆ لە هاندەرانی بەشێک لە سەرچاوی تەلەبەکانمان ئەو ڕەخنەیە کە خێزانەکان لە هاوسەرەکانیان نەگرن ئەو خوشکان لە هاوسەرەکانیان وە مناڵەکان لە باوکو دایکیان نەگرن الحەمدوللا ئەمە هەندێک لە ئێمە تەشجیعی باوکانمان کردووە لای مناڵی خۆیان بخوێنن حاڵەتمان هەیە حاڵەتمان هەیە پیا و لای خێزانی خۆی لای هاوسەری ئیجازەی قرای وەرگتووە
حاڵەتمانێ برا لای خوش گۆریگی تۆ سپاس بخوا کە پێمان تۆ جامادام تۆ ئەم گەوهرە لە ماڵەکەت هەیە بۆچی تۆ سوودی لێ نبینیت پێویستەکە بێ بۆ ئێرە هەر لە ماڵەوە توانیت ینی بە مواصفات و کوالیتی نوری حکمت تۆ ئیجازەی قراءە وەربگریت بۆ ینی دەوە هەندێکی باش بۆ الحەمدولیلا بۆی کە ینی باوکان و دایکان تەشجع ببن بێن قورئان کاکتۆر ئامارێکتاندایە کە چەند قوتابی لای ئێوە قورئانی پیرۆزی لەبەرکرد بێ؟ بەڵێ لە قیسلمانی بە شێوەیەکی گشتی ئەگەر بە وازنەکان و حسابی بکەین لێ ساڵ ئێمە بەشی تەحفیزمان ئەوەی کە بەس تەنها خەریکی لەبەرکردنی قورئانن سپاس بخوا 500 بۆ 600 قوتابیمان هەیە کە خەریکی لەبەرکردنی قورئانن لەم ژمارە نزیکی 40یان هەموو قورئانیان لەبەر کردووە سپاس بخوا و ئێستا بەشێکی زۆریان لە ڕێن ئەوەی جێی سەرسوڕمانە دوێنەیەکێک لەو خوێنکارانی تەحفیز من وتم دەم سەدانێکی ماڵۆتانەکەم وتی باشە بە خێر بێ بەس یەک شت هەیە ئاگادار بێ وتم چێ وتی الحەمدولیلا لە جوزی 25 ئەوانایە وتی باوکو دایکم نازان کە من خەریکم هەموو قورئان لەبەرەکەم تمانی چی وتی وەڵا نازان حەزەکەم بیکەمە سەپرایز بۆیان ئەمان لە دەمە دەرنەچێ نەیڵێن ینی ئەوە دڵخۆشێک بێ بۆ دایک و باوکە بەڵێ تەلەبێکی تریشم هەر ئەوان کاکتۆر تەمەنی چەندەوە تەلەبێ؟ بەڵێ خریجی پەیمانگایە خانمەیان خانمە ڕۆڵتان زیاتر هەر خانمێکی تر قیرات لای من ئەخوێنێت ئەویش ینی ماشەڵڵا حافظێکی زۆر متقینە الحەمدولیلا ئەمساڵ لە بەرنامەجی الحافظ المتقن لە مەقرەی ڕاوی لە بەغدا یەکێک بوو لە بەهرەدارەکان لە حیفظا ئەوەش ینی دایکی بەردەوام لەگەڵیەتی بۆ ینی بە هەموو دەرسەکان لەگەڵێتی یەک لە حەزەری دوور ناکرێتەوە ڕۆژێک من باسی حیفزەکەیم کرد و ڕۆڵی دایکی ئەوانە دایکی وتی وەڵا مامۆستا من هەر نەمزانیەوە کە قورئان لەبەرکردوتم چۆن وتی وەڵا هەر تەعەجوبمان کردووە خۆی لە مەکتەبی زۆری نەخوێندووە تا هەشتی خوێندووە لە هەژ وازیێنەوە ئەوش هەر خانمە ساڵی 2020 ساڵی کۆڕۆناکە لەماوەی یەک ساڵە بەس تەنها خۆی لە گوندیش دانیشن بۆ معلوماتتان بەبێ مامۆستا قورئانێکی زۆر باش بەس لە ڕێی ئینتەرنێت و ینی خەڵکێکی ئاوا سوودی ئینتەرنێتە بینێ قورئانێکی زۆر جوان لەماوەی یەک ساڵە هەموو قورئانی لەبەرکرد بوو دواتریش کردبووی بە خەڵات بە دایک و باوکی ینی ئەوانش تەعەجوبیان کردبوو زۆر قورس نییە ینی ماوەی ساڵێکە هەموو قورئانی پیرۆز لەبەرکرد ئەگەر ئینسانی لێبڕانێکی زۆر قورسە بەڵام ئیرادە هەبێت ئینسان ئەتوانێت بە کەمتری ژە و ماوەیە دواتر ئەم خوشکە با بڵێن هاتووە مەسەن قراتەکانی تری لەبەرکرد سا قورئان بە نزیکی بە 6 قرات الحەمدولیلا تەواوی کردووە خەریکە هەمووی تاواکات بە ئیزنی خوای گەورە ینی ئەمان نمونەی باشن لەو تەلەبانەی کە ئێستا لە ڕێن کە هەموو قورئان لەبەرکردن عەرزم کردن نزیک 40 کەسمان هەمووی لەبەرکردووە قوتابی زۆر مناڵی تایە قوتابی منداڵمان هەیە لە قۆناغی 7 و 8 15 جوز بەرەوسەری لەبەرە لەوانەمان چەندانەیەک هەیە وای بۆ تەمەنی بەرەوسەری تا نزیکی 40-50 ساڵ هەمانە و تەسەورەکەم لە ماوەی ساڵێکی ترا دە کەسێکی ترمان هەموو قورئان لەبەرکات و ئەم ژمارەیە بەردەوام هەڵکشانە تقریبەن وامان کردووە چۆن لە بیداری دروستبوونی نوری حکمە ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر لایەنی فێرکردن بوو و قورئان جوان خوێندنەوە لەسەر مصحف بۆ لەبەرەوەی فەراغێکی زۆر هەبوو لەو مەجالە خەڵک لەسەر مصحفیش وەک پێویست نەیەزانی قورئان بخوێنێتەوە بەڵام ئێستا الحەمدولیلا خەڵکێکی زۆر ئەو مەجاڵی ینی پڕ بۆتەوە و خەڵکێکی زۆر قورئان ئەزانێت بخوێنێتەوە لەسەر مصحف بە شێوەیەکی ڕاست و دروست ئێستامانێت ئەو تەرکیزە بکەنە سەر تەحفیز بۆیە مناڵان هانە دەین ئەوەی کە باسان کرد بەکارهێنانی خەڵات و دیاری و ئەوانە ئێستا ئەو خوشکە خوای گەورە پاداشتی باڵی سپۆنسەرەکان باتەوە کە بووە حافظی متقین دوو موسڵمانێکیان عمری بۆ خۆی وکیان عمرە بۆ محرەمەکەی دابینی کرد ینی دڵخۆشکردنێک بۆ هەندانێکی باشە بۆ هەموو ئەوانەی کە لە ڕێن ئینشاءڵڵا تەعالا لەبەرکەن لەبەرەوە ئەو بەشی تەحفیزە الحەمدولیلا احتیمامی باشمان پێداوە و ئەسەرەکەی ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتووە چۆن ئەسەری قیراتەکە دەرکەوت و ئەسەری تەحفیزەکەش ئینشاءڵڵا دەرەکەوێت مامۆستا نازم کەسانێکمان هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بڕیاری باڵاپۆشێن بڕیاری ئەوە گەڕانەوە ئێن دەسەکەن بە نوێشکردنیان عیبادەتیان حەزیان بۆ دروستە بێت کە لەمە و دووە قورئانی پیرۆز فێر ببن یا ئەو تا لەبەری بکەن و کاتێکی ژەماعەیین بۆ دەستگایەک بۆ ناوەندێک بۆ شوێنێک کە فێری قورئان بین تەماحمان زۆرە حەزەکەین هەموو قورئان لەبەر بکەین بەڵام ڕەنگە پێویستی بە هەندێک هەنگاو هەبێ شێوازەکانی وانەوتنەوە چۆنە ینی بۆ نمونە بۆ لەبەرکردنە بۆ تەجویدە کەسێک کەیت چۆن پێشوازی لێکەن و چۆن ڕێنمونی ئەکەن بۆ ئەو بابەتی کە ئەم ئەوێت تیای بخوێنێت طبعا ئەو کەسێک کە دێ بۆ حکمە وەکو جەناب دەفەرمی ئەگەر کەسێک پەلەی بێ ئێمە جارێ یەکەم شت پێی ئەڵین قورئان
بە ماوەی 23 ساڵدا بەجێ بە ڕسوول الله صلی الله علیه وسلم ڕاست 23 ساڵ تەمەنێکە کەواتە ئێمەش نابێ پەلە بکەین. یعنی من قورئانەکەم جوان نەخوێنەوە ناکرێت سەر بچوم لەبەری بکەم. بەڕاست بەتاکید ئەگەر کەسێک بەغەڵەت لەبەری بکە زۆر بە زەحمەت بۆی ڕاستە بێتەوە بۆی ڕاست نابێتەوە دوایی لەبەرەوە یەکەم شت کە زەرورە خەڵکی فێر بێ قوتابی فێر ببێ ئەوەیە کە پێویستە جارێک لەسەر موسحەف بەڕاستی و دروستی بیخوێنێتەوە دوای ئەوە لەبەریکە ئێمەش وەکو بەشی لەبەرکردیش کە کاک دکتۆر ئیشارەتی پێکرد بەشی لەبەرکردن ئەبێ جوزئی عەمە و تەبارەک بخوێنێ بچێتە ختم ئەمجا دەستکا بە تەحفیظ نەک ئەوەی کە کەسێک هات یەکسەر قول هو الله ئەحەدی خوێن یەکسەر بە لەبەرکردنەوە ئەمە ئەلبەت ئەمە بۆ کۆمەڵێک مناڵ وەکو کاک دکتۆر ئیشارەتی پێکرد خونچەکان ئەگونجێ کە خوێنەواریان نییە تۆ ئەتوانی بەو تەلەفوزە جوانە یەکسەر پێ یەکسەر ئەوان ئاسان لەبەری ئەکەن بەڵام بۆ کەسانێکی تر بەم شێوەیەنە لەبەرەوە کەسێک کە دێت ئێلای ئێمە یەکسەر ئەو حاڵەتی پێ ئەڵین ئەبێ پشوو درێژ بێ لەگەڵمانە پشوو درێژ بێ لەگەڵمانە بۆەوەی کەوا قورئانێکی ڕاست و دروست فێر بێ کەسێک کە دێتە لای ئێمە ئیتر لە هەر ئاستێکا بێ منداڵێکی قۆناغی سێ ئیبتیدایی بێ یاخود ئامادەی بێ یاخود زانکۆ بێ یاخود هەتا بەکالۆرۆس و دبلۆم ئەمانیش هەبێ هەتا مەمەستای ئاینیش بێ پێویستەکە کەوا لە جوزئی عەمە دەست پێ بکە لە سوورەتی ناسەوە دەست پێ بکە هەتاوەکو جوزئی عەمە تەواوەکە ئیتر تەمان بەپێی ئاستەکان جوزەکە سەریعتر تەواویەکە کەسێک ئاسی باشتر بێ سەریعتر تەواویەکە کەسێک جیازیشتان هەیە بۆ حیفظ بۆ بەڵێ وەکو وتم ئێمە جاری بیدایەت بە ڕاستکردنەوەی قورئانەکە دەست پێکەین جوان خوێندنەوەی قورئانەکە یەکەم بە تەجویدەوە تەمان وەکو بە عەمەلی بە تەجویدەوە پێ ئەڵێن بە عەمەلی بە تەجویدەوە پاشانی وردە لەگەڵیا تەجویدی نەزەری پێ ئەوترێ بۆ ئەوەی کەوا ئیستیعابی بکاتەوە تەجویدی نەزەری تەمان وەکو عەرزم کردن بۆ ئاستەکانی جیاواز ئەبێ بۆ ئاستەکان جیاواز ئەبێ یانی تۆ مناڵێکی پۆلی سێ ئیبتیدائیە بیهێنی تەجویدی مصەوەری پێ بڵێی قورسە لەبەرەوە بۆ ئەمان تەجویدێکی ئاسانتر هەیە تەجویدی بەرایمان هەیە کە جارێ هەر لە بیدایەتەوە جارێ بەس باسی مینگە و ئەوشتانی بۆکەین باسی کۆمەڵشتی مادەکانی بۆکەین چۆن درێژەکەیتەوە چۆن دێژی ناکەیتەوە مەخارج و صفات تۆزێک قورسە بۆ ئەمان لە بیدایەتەوە دەستیان ئەگرین باشتە بەسیتەکان لەگەڵ ئەوانە دەست پێکەین بەڵام کەسێک کە لە ئاستێکی بەرزترایە پێویستەکە کە تۆ تەجویدێکی زیاتری پێ بڵێ دەرسێکی زیاتری پێ بڵێ بۆی کەوە ئەزانی کە ئیستیعابی ئەکا جزئی عەمەی تەواو کرد لای ئێمە ئەمجا جزئی تەبارەک ئەبێ بخوێنی کە جزئی تەبارەکی شتی تەواو کردن هەر جز ئەو لیژنەیەکی تایبەت هەڵێسەنگێنن ئیمتیحانێکی یەکەن لە ئیمتیحانەکە ئەگەر دەرچوو ئەو کاتە چێتە جزئێکی تر کە جزئی تەبارەکی تەواو کرد ئەمجا دوای ئەوە دەست ئەکا بە ختمیش لە سوورەتی فاتحاوە دەست پێەکە دیسان هەتا ئەگەڕێتەوە بە سوورەتی ناس بەم شێوەیە لە ختمەوە کە دەستی پێکرد تەمان ئەبێ 5 جزئی ئیمتیحان ئەکا لە 15 جزئی ئیمتیحان ئەکا 25 جزئی ئیمتیحان ئەکا و کۆتایی ئیمتیحانی 30 جزئیە طبعا لە هەر یەکێک لەم ئیمتیحانە ئەبێ نیسبەتێکی لەبەرکردن کە دیاری کراوە بە پێی تەمەنەکان نیسبەتێکی لە ئەو قورئانی کە بۆی دیاریکراوە لە بەری بێ لە 5 جزئی ئەو نیسبەتی کە بۆی دیاریکراوە ئەبێ ئەو نیسبەتە لەبەرکە پاشان ئیمتیحانی 5 جزئیەکە و بۆ ئاستەکانی تریش بە هەمان شێوە بەم شێوەیە ئەمە لەگەڵ قوتابیە تەلەبانەی کە ئەکەون لەم ئیمتیحانەیە جارێکتر ئیمتیحانەکەیان پێیەکەنەوە بەڵێ هەیە تەلەبە هەیە جارێکتر ئیمتیحانەکاتەوە بەڵام هەندێک تەلەبە هەیە زۆر خراپ نییە نیسبەتێکی بۆدانی بۆ نمونە چەند لاپەڕەیەک نیو جوزە ئەو شتانی بۆ دیاری ئەەکەی ئەمە دەمان بۆ دووبارەکەرەوە پاشان وەرەوە بۆ ئیمتیحان پێتر کەسانیشی کە دێنە لای ئێمە یەکەم جار وەکوتم زۆرم پەلەیانە بەڵام کە دوای خۆیان دێنە ناو پرۆسەکەەوە یانە ناو عیلمەکەەوە ئەمجا ئەزانن کە هیچ نازانن لەبەرەوە ئیتر وردە خۆیان بە تەبیعەت ڕادیان لەگەڵ مۆزوعەکە و ئەڵێن کاکە پەلەمان نییە هیچ یەک دەنێک دەستخۆش کاکتۆر گرنگی دروشمی پەروەردە و ڕۆشنبیری ئەم دوو چەمکە بۆ کۆمەڵگە چەندێک گرنگە باسی پەروەردەمان زۆر کرد ئەمە جانبی ڕۆشنبیرەکەش هەر ینی حەقیقەتەن گرنگی پێدەن بەڵێ یەکێکە لە هەدەف و ئامانجەکانی دەستگای نووری حیکمە ئەتوانین بڵێم ینی دوو چەمکن دوو باڵی نووری حیکمەن هەم جانبە پەروەردەیەکە هەم جانبە ڕۆشنبیرەکە ئەمە نامانەوێت کەسانێک بێن لە نووری حیکمە تەنها قورئان لەبەر بکەن و قورئان جوان خوێندنەوە لە ڕاستیدا ئێمە ئەزانین قورئان خوێندنەوە و قورئان جوان خوێندنەوە لەبەرکردن زۆر گرنگە بەزەوەش گرنگتر شارەزابوون لە قورئان لەو چەمکانی کە قورئان تەئکیدیان لێ کاتەوە لە بەسایلی تەوحید و یەکتاپەرستی بە تایبەتی بەسایلی ئەخلاق
وقيم وبهاكان بتابتي قيم عدل ودادگەری کەوانە زۆر گرنگن لەلای ئێمە بۆیە هیچ لەسەر ئەم چەمکاناکەین ئەوەش هەم لە ڕێی با بڵێن پرۆگرامە پەروەردەکانمانەوە کە مامۆستا نازم ئاماژەی پێکرد لە هەموو قۆناغەکانە کە هەمانە ئەمانەوە تاکێک پەروەردە بکەین تاکێکی ڕۆشنبیر و وعی تێگەیشتوو لە خۆی لە دەوروبەری خۆی و چ دەگوزارێت چ ناگوزارێ و تەمەن لە جانبی غێری ڕۆشنبیری ئاینیش جانبەکانی تری ڕۆشنبیریش خولی جۆرا و جۆرمان هەیە خولمان هەیە بۆ با بڵێن خولمان هەیە لە مەجای دەروونناسی و دەروونزانیە خولمان هەیە بۆ قوتابیانمان چۆن کۆششکەن چۆن هەوڵ بدەن خولمان هەیە خولی هاندانە بۆی کە دەرەجە بێنن بچنە کۆلێجە بەرزەکان خولمان هەیە کە دەرەچن لە چوارچێوەی قورئانەکەی ئەمە بە هەر لە چوارچێوەی ڕێکخراوەکەمانە دەستگاکەمانە بەجیا بۆ ئەم تەلەبانەمان کە پۆڵێن کردووە ئێمە ئێستا گروپمانێ بۆ قوتابیانی کۆلێج و پەیمانگە پزیشکەکان 200 تەلەبەی تایە ئەمە هەر تەلەبەی ئەوانن بۆ ئەمانە بەجیا خولیان بۆکەینەوە خولی دوو مانگی جاری وەوە سێ مانگی کەمتر زۆرتر سیمیناریان بۆکەینەوە پسپۆڕی زۆر باشیان بۆ بانکەین لە جاریوە لە دەروی سلێمانی پسپۆڕمان بۆێنەون بۆ محازەرەیەک بۆی محازەرەیەکیان پێ بڵێن لە مەجای خۆیانە قوتابیەکی کۆلێجە پزیشکەکان پەرستارێک لە پەیمانگایەکی پزیشکی یان بڕیدا هەر شوێنێک کە پەیوەندی بە تەندروستیەوە بێت چی پێویستە زۆر گرنگەوە خەمی هەم قیامەتانە هەمیش ئاکار و ڕفتار و کردارە ینی لە دنیای ئەم کەسانە بێ جیاواز بن بەڕاستی کە پەروەردەی قورئانن بە دڵنیاییەوە هەموو مەجالانە یانی ئەمە ئیشی لەسەرەکەین ینی هەم بە جانبە پەروەردەکەم جانبە ڕۆشنبیریەکە بە شێوەیەکی گشتی تەنانەت مامۆستاکانیشمان دەستمان لێ بەرنەداون ینی بەردەوام بۆ ئەوانش خولەکەینەوە و سیمینارمان هەیە و لە هەموو دەستیان لێ بەرنان ئەبێ بەردەوام لە خول و لە ئەمانە بەردەوام لە گەشەدا بن ینی ئەمڕۆیان لە دوێنێ نەچێت بە شێوەیەکی گشتی تەنان دێمەوە تەلەبانەمان کە لە قۆناغی دوانزەن ئێمە مەجالیانە دێن پیانەڵێن ئەم ساڵمێنەوە و بەس لەگەڵیانە نەسا بۆ نمونە ئەمڕۆ ئەوە چەند مانگە دابڕاوین لیان بەس ئەمڕۆ بۆ ئیفتار هێنابوومانەوە ئەوانەی دوانزە هەمویان ینی قۆناغێکی تایبەتیان دوای ماوەیەکی چەند مانگی ئەمڕۆ بینیمان وەکتریان بینیەوە ینی جوێکی ئیمانی خۆش کەشێکی ئیمانی خۆش بێکەوە بین ماوەیەک و تاواتر ئەڕۆنەوە خەریکی سعیکردن و لە هاوینی شەکە تەواو بن هانیانە دێن بۆی دەرەجەی بەرز بێن و خۆش بەختانەش ینی قوتابیەکانمانەوە نوری حیکمە هەموو لەوانە کە دەرەجەی بەرزێن زۆرینیان لەوانە کە دەرەجەی زۆر بەرزێن هەر بە کۆشی گشتیش ینی تۆ سەیری یەکەمەکانەکەی بە تایبەت کە کەسانی مولتەزین بەدینەوە سپاس بۆ خۆی مامۆستا نازم هەستی تەلەبەکانیان ئەو خوێندکارانە چۆنە کە بۆ نە قۆناغێتی ئەپۆڕێنن قورئانی پیرۆز لەبەرەکەن قیرائاتێک ئیجازەی قیرائاتێک بەدەست ئەهێنن یان ئەوە تا قوربانی ئێن ڕۆژانە کاتێکی باش بۆ ئەوێ تەرخانەگەن ڕەنگە کەسێک هەبێ ماڵی زۆر دوور بێ بە پێ بڕوات و بێت لە پێناو ئەوەی کە کەلیمەیەک فێر بێ کەسێکیش هەبێ لە ماڵەوە دانیشت بێ هەموو وەسائلێکی لەبەردەما بێ بەڵام ئامادە نەبێ هەندێک شت هەیە فێری بێ یان قوربانی بەخۆی بە ئەمە چۆنە بینی لە نوری حیکمەیان بەڵێ هەر بەوەی کە ئەم قوتابیانی کە دێنە حیکمە دەڕەن دوایی وەکو شەهادەی دنیاوی شادێکی دنیاییان نادرێتێ وەکو پارە و سەرۆت و سامانیش هیچیان نادرێتێ بەڵام تەماشاکەی لە سەرمایە لە گەرمایە لە ماڵەوە بە پێ دێتە ئەم شوێنە لێرە دەرس ئەخوێنێ قورئان ئەخوێنێوانەکان ئەخوێنێ ئەمە خۆی بۆ خۆی ئەی سەلمێنێ کە ئەم قوتابیە هۆگری ئەوی هۆگری قورئان بێ ئەوی قورئانی خۆش بوێ ئەمە یەکێک لە خاڵەکان خاڵێکی ترەوەیە کە کاتێک ئێمە ئیمتحانی قوتابیەکانمان ئەکەین کە دەرئەچێ تەماشاکە هەفتی دواتر ئەم مناڵە هاتوێتەوە کیلۆی نقڵیەنەوە بەبەخشێنێتەوە بەسەر ڕەفیقەکانی خۆیان بەسەر هاوڵەکانی خۆیان پاشانی ژانی کە تۆ لە ئیمتحانەکە کە ئەڵی دەستی خۆش بێ قورئانێکی زۆر جوان ئەخوێنیتەوە دەرچووی ئیتر ینی خۆشیەک ئەبینی لە دەموچاویە مەگەر بەس خۆی هەستی پێ بکە ئەمانە خۆی بۆ خۆی ینی کۆمەڵێک شتن کە هەست ئەەکەی کە ئەم قوتابیە زۆر ئێرەی خۆش ئەوێ ینی ئەو دەستگایی خۆش ئەوێ ئەو شوێنی خۆش ئەوێ ئاسانیش پێی نەگەیشتوە ینی بەڵێ بە ئاسانیش پێی نەگەشتانی کە بۆ نمونە قوتابیەک لای ئێمە جوزئی عەمەتاوەکە ئەوە نەبێ بڵێ بە مانگێک و بە دوو مانگ تاویکە ینی بە جاریوایە بە سوورەتێک بە دوو حەفتە تاوەکە بە قورسی بەدەست هات زۆر خۆشەویستە بەتاکید وایە ئێمە هەموو قوتابیەکان ینی فێریان ئەەکەین بەوەی کە جوان خوێندنەوە گرنگترە لەوەی کە خێرا بڕات و زوو تاویکە جوان خوێندنەوەکە گرنگترە چکە کە سبێنێ ئەم چۆ ماڵی خۆیان با مناڵێک خوشکە بچووکەکەی برا بچووکەکەی فێرکە ئەم حاڵەتانیشمان هەیە ینی منار کچەکەی خۆم بۆ نمونە کە خۆی لە حیکمە الحەمدوللا فێر بوو کچێکی بچووکترمان هەیە هەر لە ماڵەوە دەرسی پێوت ینی ئێستا
مناڵی برازە شتەکان مەچوو دەرسی پێ ئەوتر ینی ئەمە خۆی ینی کە جوانی فێر ئەبێ ئیتر حەز ئەکایەک سەر بیگەێنێ بەڵام کە کاتێک ئەگەر جوان فێر نەبێ حەز ناکات باسی کات و حەز ناکات بە خەڵک بە کەسی تیشی بڵ هەستەکەم ئەو تایبەتمەندی ئەهلی قورئانی ژانی کاتێک ئەو زانستیان ئەو چێژە ئیمانیەگا بەخۆیان حەزەکەن بیبەخشنەوە کەسانی تری لێ فێر بکەن ئەمە نمونەی ئەوە بکە بەڕێستان باستان بەتەکید لەبەرەوەی کە ئێمە لەوانەکانی پەروەردەیە ئێمە باسی ئەویان بۆ ئەەکەین کە باشترین پێغمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ باشترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر ئەبێ و خەڵکیش فێر ئەکا کە کاتێک ئەو گوێی لەم فەرمودەی ڕسوول الله صلی الله علیه و سلم ئەبێ هەوڵ ئەدا خۆشی بۆ خوشک و براکانی یان باڵین بۆ دایک و باوکشی بخوێنێتەوە بۆی کاری سوودی لێ وەرگرت. دەستخۆش کاکتۆر بێگومان دیارە ئەم ڕێکخراوەی ئێوە ئەو هەموو بازنەی هەیە بۆ پێویستی بە بینایە بۆ بینایانش کرێیانەوێ چۆن ئەم کرێیانە دابین ئەکەن بانگانە و ئیدارەدان زۆر قورسە بەڵێ لە ڕاستیدا ئەمە بڵێ بۆ وەکو سەرچاوی داراییمان بۆ نوری حکمە بە شوێشی گشتی لەسەر ئاسی کوردستان لە هەموو لە قوبازنەکان دوو شتە یەکەم بەشدا هاوکاریەک کە لەلایەن با بڵێن ئابوونەیە کە لەلایەن بەشداربووان و لەلایەن فێرخوازانەوە مانگانە کە غیر ئیلزامی ینی واجب نییە لەسەری هەیە نایدات بەڵام زۆرینەی فێرخوازان مانگی بە 5,000 دینار بەشداری ئەەکەن ڕێکی زۆر دیاریکراوی کامەژ ینی مەجای عرزمکردن تایەتی ئێمە کەس ئیلزام ناکەین بەتابەتی کەسێ بزانین مەسەرن باوکو دایکی نییە یان با بڵێن باوکو دایکی خراپە ئەوە هەر لێی وەرناگرن ئەمە بۆ خۆی باشە بەشێک لە بڵێ کاروباری بیناکانمانی پێ بەڕێکن و بەشێکشی هاوکاری و دامی خێرخوازانە کە من ینی لێرە جگەی خۆیەتی دوعایان بۆ بکەین و خۆی گەورە پاداشیان حقیقەتەن ینی دیاری نەکراوە وەڵانیش بە ساڵە و بە پێی مەوسیمە و بە پێی پرۆژێ لە ڕاستیدا ینی جارێ ئێمە پرۆژێک عەرزەکەین تەرحیەکەین خێرخوازان بۆ پرۆژەکە عادەتەن ئێمە زیاتر ئاوا داوا لە خێرخوازانەکەین ئێمە حەز ناکەین ینی بە خێرخوازان بڵێن هاوکاریمان بکەن نەزانێ بۆچی هاوکاریمانەکە یعنی مانەوێت دیاریکراوێ بۆچی هاوکاریمان بۆ نمونە مۆلیدەیەکمان پێویستە بۆ نمونە بینایەکە بۆ ئەوە جا لەما کرێخانووی ئەوەمان دابین کردەوە بەڵام ئێمە سەرەتای دروستبوونی لقەکەمان لقەکانی تری زۆری دووری حکمە ئیشان سەرەوە کردووە ببینە خاوەنی بینای خۆمان لە دەستادا ئێمە الحەمدولillah لە سلێمانی ئەوە بارگای سەرەکیمان کە لەگەر سلێمانی تازەیە بینایەکی قەشەنگ و جوانمان بۆ دروست کردەوە نزیکی 5-6 ساڵە ناویدەن 7 طابق الحەمدولillah هەمووی ئاوادانە و هەموو هەرم دەڵێم سانتیمەترێکی بەزایع نەچوێنی ینی ئەوە نەبێ ڕۆژە بێتەوە بڵێن خۆزگە ئەو ژوورەمان نەکردایە نەوەڵا بە هەمیشانە خۆزگە دوو قاتی تری لەسەر بووە ینی ئەوە الحەمدولillah خەڵکێکە بۆ کە خێری پێکردووی نەماندیوە بۆ دروستکردنی بیناکە هاتووە دوایەوە دوای چەند ساڵێک کە چوونەتە ناو بیناکەوە خات بۆ لای خۆم وتی هەمیشە لێەوە ڕۆم زۆر دڵم خۆشە کەڵەم الحەمدولillah پارەم خستە ئەم مەشروعەوە هەمیشە ئەبینم ئاوادان و کراوەی و جمەیە جا کە هاتە ناو بیناکەوتی من نەمزانی بەڕاستێک جار ئاواش قەرەباڵغە بەس هەستمە کرد خەڵکات شوێکە کە هات ئەو ڕۆژە زۆر قەرەباڵغ بوتی ینی ئێستا تەواو دڵخۆشم الحەمدولillah و بینایمان دروست کرد ئێستا سێ بینای ترمان سێ بنکەی ترمان لە بەکرەجە و لە هەواری شار و لە سێتوان لە بینای کرێداین بەڵام سپاس بخوا پلانمانە یەک بێک ئەمانەش لە کلیچێتی ڕزگارکردن لێسادا بۆ بەکرەجۆ کە زەڕورترینیان بوو لەبەرەوەی موقعەکان وایە بینایەکی وای بۆمان دەست نەکەوت کە گونجاو بێ بۆ ئەم کارە ئێمە ناچارین بینایەکمان گرتووە کە بڵێ تێکەڵە لەگەڵ ماڵە ینی شوقەیەکە قاتی 1 و 2 ماڵ و قاتی 3 ئێمەیتیاین کە زۆر ناڕەحەتە الحەمدولillah نزیکی 500 تەلەبەمان هەیە لەوێ بەڵام ناتوانین زیادیکەین لەبەر شوێنەکەی مەسعەدی نییە بەشێک لە مامۆستاکانمان بەتابەتی خوشکان و هەیە تەمەنی هەیە تۆزێک ناڕەحەت ئەتوان بچنە سەرەوە و تەلەبەش دیارە هەر تەلەبێک ئەژنۆی بێشێتەوە هەر دیسان ناتوانێت بچێت لەبەرەوە بیرمان کردەوە ئەوان پێش خێن بۆی کە بینایان بۆ دروستکەین سپاس بخوا بە هەوڵی خێرخوازان توانیمانە زەویکی باشیان بۆ دادینکەین الحەمدولillah بەرنامەمان وایە گەر ینی لەم پەرنێتە ڕێمان دوای ڕەمەزان دەستکەین بە دروستکردنی بینایەک و نەخشێک ئامادەکراوە ئینشاءالله 5 نهۆمیان بۆ دروستەکەین پشت بەخوا ئێتر ئەگەر خێرخوازان هاوکارمان بنوە لەو پرۆژەیە ئینشاءالله چۆن لە پرۆژەیە کەممان لە بابلێن لە گەڕێکی سلێمانی تازە سەرکەوتوو بین ئینشاءالله لە ئێشتا سەرکەوتوو بین و ئەو سامانەی خەنە ئەو پرۆژەیەوە
پشتیوان بەخوا بەزایع ناچێت بۆ جێی خۆی گرێت. دکتۆر مانگی ڕەمەزان مانگی بەخشینە کەسانێکی هەن لە مانگەیە بە تایبەتی ئەیانەوێ بەخشەکانیان بگات و هەندێک بەخشش هەیە جیاوازە ڕەنگە بێ بە سەدەقەی جاریە ئەم کەسە هەتاوەکو ئەمرێ ینی بلۆکێکیش لەم بینایە بێ هەچ کەسێ قورئان لەو بینایە ئەکید خێرێک بۆ ئەمە چێ پەیامت چییە ینی چاچنێک گرنگە ئێمە کاتێک بەخشش ئەبەخشین بیبەخشین بە شتێکی شایستە کە با بڵین ئەو کەسە لە داهاتووە پاداشتێکی لە بەرامبەرەوە ئێمە خۆی گەورە پاداشت باتەوە ڕاستیدا ئێمە پێشەوامان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە هەموومان قوتابخانەی پێغەمبەرین صلی الله علیه وسلم پێغەمبەر علیه السلام كان أجود الناس ترخو ئەمە دایکمان عایشا فەرمێ ینی سەخیترین کەس بووە وكان أجود ما يكون في رمضان يعني لرمضان زياتر سخية بو زياتر أي بخشي بيغمبر عليه الصلاة والسلام والقرآن إجراء كان يبخشيني بو دياري كدوين راس خلق أمره هجارة نبوة نخوشة يعني أم جانبانا هن برينو إيشي غزالة ولا يعني خلقي خيالي لاتي إما حزكين خلق أم جانبانا إهمال نكات من هميشان جاري وابو خلق هاتو مبلغي كباشي بيبوا تودي تشيلك أما بدأ بفقير وهجار أماش بدأ نودي حكمة بمشروعه بلام ناكريتو هر خارج لا فقير وهجار بيتو ديسان أم مشروع دعوة جيه مالكي بويا من يعني هميشه با او انا كخواي پروردگار پاري پيداين باتو له همش وينك شاهد كتابيت زور جوان با هجارك شاهدت به لقيامته با مسكينك شاهدت به با غارم قرضدارك شاهدت به با لولا شو خلقي غزه شاهدت به لقومك با هتيوكيش بباوكيكيش نازارك شاهدت بيت يعني أوش بشهادتي بوبدا بعلم لا شو مشروعك خيري بنايك قرآن زوجتك كتندهاكس يعني تيا برودار بباوي شاهدت بيد حقتها إما بنبنا من كإصات يعني أو أنا بيان بخشي ولا أنا شحوتك لو أنا سمك كسال جانا أنا موني تو أو يبوان موتو أويا سامانا كان بجهش سامانا كان بجهش يعني أويك ما يود سرف بوبو ورثش أقل الريخيرة ولا سرفي بكا أو خيري كتاب أو أقل الريخيرة سرفي نكا براسي أو وش بوقي لو أنا جاء لبروا بيامن بو خير خوازانا وإن شاء الله لما شروع جلسي خوان دابلين وإن شاء الله هروش يعني لسعورون كوتا برسيار لا قرنقا بالله والله كاسمان زرقا كوتا برسيار إما دلنيين كقرآن هموي بركته ما وصل لازم حزك أم باسي جاني تيبتي خوتك أم قرآنها كتب بردواب لنا قرآني الرنجي داوته ولا جياني خوتا حسب بركتك إلا تواوي كيا كان تجي جيانته بلى طبعا رقدان وكان إنسان كوي كاستي بيوكا جاي كم تو عائلك كإنسان هستي كت عائلك عائلك باشا منالي جورايلا خزانك باشا كتي قرآن أما خوي بخوي جاري سلماني هم سلماني أوي كتو قرآن بركتي هي كإنسان كلامالي شو ضلي خوش بو يدل باقي شو أنا كان يتر هاتشون بإيش مشكلة يجنيه وإما فير بوين يعني كبونا من يعني دورنا رين تعدل تعزية خلق القرآن ليه دابو تبري والله على القرآن ظلم هي وركاته خفتكم لعبة نار راحتكم لعبة ونيا بلام إما با أم قرآن تشبيه بكين بهاوريكي باش هاوري باش علي هاوري باش وكسيه كتلو لروجا سختكان لقل تابه إما قرآن لكاتا سختكان وكاتا نار راحتكان لقل معناك بشتي بأبسين لكاتي نار راحتيا لكاتي ناقوشيا هول دين قرآن لدين بوي كواد ظلمان آرام بيتو أي باشا لكبالة كاتا خوشكانيشا بهمان شو بشتي بيأبسين من لجاني روجاني خما سباز بخواي برجار فضل هم فضلي خواي برجار كمن هاد لبنا علي شو لمزجوت القرآن ولقى القرآن شاخري بوم جاني خم زور هستم بيكردو يعني لزور كاتا بشتي شم بيبستو وخواي برجاريش فضل ومنتي زيادة بيبسر مانوا هستم كردو كهادو بدمو دالي دل خوشي دا بيم عائليكي باش وعائليكي مطيع وجور رايلو أما أنا همو يخوي بخوي حالتي
الحەمدوللا سوپاس بخوای پەروەردگار لە ژیانی منە هەیە. یاخوا بەخێر بێن ستۆدەتان زۆر ئاوادان کردەوە بەرەکەتدارتان کرد خی گەورە قورئان کاتە نوری دڵی هەمومان و ئێوەش هەمیشە سەرفراز و سەرکەوتوو بن. کاگۆرانەبێ ئاماژە بۆش کەم ینی کەناڵی پێیام هەمیشە خەمخۆری نوری حکمە بۆ هەر چالاکیەک هەبێ ئەوەندەی توانی بێتمان ئیشاءالله خی گەورە لێمان وەربگرێ و سپاسی هاوکاران مەکەم کە ئاوها بەدەم چالاکیەکانی حکمەوە سپاس بۆ ئێوەش کە سەرڕای سەرقاڵیتان ئەم کاتتان تەرخان کرد بۆ قورآنی پیرۆز و بۆ بینەرانمان تاوەکو ئەو پەیامە جوانانە لێرەوە بگوازنەوە. زۆر ینی حقەتەن ئەمەە بڵێ قەرزاری پامین جاری وایڵم باسی نەکەن چکەلەوانی حەقی خۆمیان خۆی پێ نەدەین خۆگەرە پاداش ئەرزم کردێمە بیداتەکەشمان هەر لەم هەیکەلی بینایە نیەمە کەم خولی خۆی گەورە پاداشتان باتەوە قورآنمان هاوینەمان لێرەکە ئەوەی کە دیارە کەناڵەکە بەرەکەدارترەکە. سپاس بۆ دکتۆر زانام محەممەدەمین بەڕێوەبەری لە قی سلێمانی دەستگای نوری حکمە و مامۆستا نازم عەبدوڵڵا بەڕێوەبەری بازنەی سێتوانی نوری حکمە بەڕێزان لە کۆتاییدا دەمێ ئاماژە بە سپۆنسەرەکانم بمەوە کە لەچکی MK کە MK شۆپینگە لە جادەی کاک ئەحمەدی شێخ سەر و مزگەوتی گەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکان هەروەها باخان حیجاب کە لە بازاری ئاوباریکە لە نهۆمی دوم لە دوکانی ژمارە 120 بە هیوای ئەوەی کە شەوگارتان پڕ بێ لە خێر و بەرەکەت بەخوای گەورەتان دەسپێرین هەتا بەرنامەی سپێشەوەی سیگەوهەر. خواتان لەگەڵ.